سوپاس بخۆی گەورە کە ئۆکسیجینی پێداین بەبێ بەرامبەر سڵاوات بەسەر پێغەمبەرەکەمان کە هامان دەردار بڕێنین و بەگریمان یەکات دەدار بەبێ مەبەست نەبڕینەوە. سوپاس بۆ بەرەم کاکاتان بۆ لەفەری ئەم مینالە خۆشیتان
Mouse ببوورە کاک دلێر
کاک دلێر ببوورە، ئەگەر بیکەیتە فول سکرین چووکە ڕەنگە بچووک بێ لای بەشێک لە دەستخۆش.
ببورم بەڕێزان دیارە خەتەکەی مامۆستا دلێر بچڕە ئێستا دەگەڕێتەوە کەمێک چاوەڕێ بین. مامۆستا ژیان خەتت نەما؟ وەڵا بچڕە لای ئێمە نەما. وەڵا خولەکێک هاوە دووبارە داخڵ بەوە لەناو کۆنفرانسەکە نەماویتەوە. لەناو بەرنامەکە ماویت ئوستاس؟ ئێستا گەڕایتەوە ناو بەرنامەکە با هۆستت کەم یەک خولێکە. ئێستا دەتوانێت قسە بکەی مامۆستا. بوەستە ئێستاتەوە فەرموو. مامۆستا ئێستا شێری بکە پیشان دەدەم. بەڵێ
بەڵێ ئێستا شاشەکە شێر بووە تەنها پرەزنتێشنەکە بینە سەر و تەواو دەست پێکەم. مامۆستا لای ئێمە دەرکەوتووە دەسکتۆپەکە لە شریتی ستارت تەنها پاوەرپۆینتەکە کلیک بکە. ئێستا تەواوە. بەردەوام بە فەرموو. باسی ئەو دارت دەکرد کە لە سلێمانی بڕابوو وتەتە سەر چنار نازانم. There are 165 participants in the conference. كانت الدور حضرتك كانت الدور
مامۆستا دلێر ببوورن هاوڕێیان وەڵا خەتەکەی کاک دلێر زۆر خراپە ئێستا هەوڵدەین چارەسەری بکەین مامۆستا خەتت نەما چەند دەقەیەکی ناکەم وەڵا هەر خولەکێکە نازانم خەتت خراپە پێشتریش دەنگت پچڕانیوە بوو ویستم ئاگادارت بکەمەوە بەڵام ڕاستەوخۆ دەرچووی سمینارەکەشمان بەرەو تەواوبوون دەچێت جا ئەگەر داخڵ بیتەوە و بە کورتی شتێشتر بڵێ و تەواویکەی دواتر پرسیارەکان وەڵام بدەیتەوە داخڵ بەوە چاوەڕێت دەکەم کاکەزە جان ڕۆین بوو یەک دقیقە مامۆستاوە ناوەکەت بدۆزمەوە بەڵێ ئێستا وەست دەکەم شێعرەکە نهاتۆتە سەر شاش ئێستا من چاشت شەبەکەی تۆ باش نییە نازانم دەردەچێت وڵای زۆر باشە گۆران نێتە کاک فەرموو مامۆستا ئێستا بەردەوام بە مامۆستا دەکرام باس کرد مامۆستا بەڵێ مامۆستا گوتان بەڵێ ئێستا باشە بەڵێ لە خەڵکی چ نەباخی وەڵام مامۆستا ببوورە تەلەفۆنێک بۆم هاتەوە کاتە نازانم هەر ئەوەندە بزانی دەنگت نەما شەشەکە شێت بەڵێ ئێستا باشە باشە
زۆر سوپاس بۆ کاک دلێر بۆ پێشکردنی ئەم سیمینارە. بەڕێزان ئێستا من شوێنی بڵێن نامەکان دەکەمەوە و فۆرمەکەش دادەنێم بۆ ئەوانەی پرسیاریان هەیە دەتوانن فۆرمەکە پڕکەنەوە و هۆڵەکە بەجێبەرن، بۆ ئەوانەش پرسیاریان هەیە دەتوانن بەنامە پرسیار بکەن یاخود دەست بەرز بکەنەوە. من مایکەکەم لای خۆم دەکەمەوە. ئێستا دەتوانن نامە بنووسن. بۆ ئەوانەش ناتوان لێر نام بنووسن لە هۆڵی تەلەگرامەکە ئاساییە، ئەگەر پرسیارێکتان هەیە دەتوانن لەوێ ئاراستەی مامۆستای بکەن. من بە خۆشحاڵیەوە پرسیارەکان لێرە دەخوێنمەوە و دواتر مامۆستا وەڵامتان داتەوە. بەڕێزان ئێستا فۆرمەکە دانرا. مامۆستا دلێر بەڕێزێک پرسیار دەکات، دەڵێ هۆکاری هەڵوەرینی بەری دار چییە؟ بەڵێ. کاک بەختیار دەڵێ ئایا درەختی هەنگی دونیا لەژێر درەختی تردا بێت زیانی هەیە و چۆنێتی ئاودانی چۆنە؟ بەڵێ. خاتوشەدا دەڵێ مامۆستای بەڕێز نازانم ئەوە ڕاستە کە نابێت داری پرتەقال و زەیتوون تەقلیم بکرێت؟
بەڵێ. دکتۆر حەسەن پرسیاری هەیە مامۆستا، دەیەوێت بە قسە بیکات. فەرموو دکتۆر. داوای لێبوردن دەکەین دکتۆر وەڵام. بەڵێ مامۆستا. وەڵا دەنجی لای من چڕا باسی داربەڕووی کرد. بەڵێ دکتۆر. بەڵێ. بەڵێ بەڵێ. بەڵێ. خاتوو ئەوین دەڵێ ڕووەکی جلدنەمر چەند ڕۆژ جارێک ئاو بدرێت باشە؟ بەڵێ. کاک دیار دەڵێ مامۆستا ئەمساڵ زیاتر لە ٩٠ داری توو و سەباح بەحمان وشتی کرد لە مانجینۆ. ئایا پێت وایە هۆکارەکەی بەهۆی ئاودانی قەدەکەیەوە بێت؟ بەڵێ. وەڵاهی ئاوای نووسیوە نازانم مەبەستی چییە. بەڵێ. کاک هێرش دەڵێ مامۆستا پرسیاری من ئەوەیە پاشماوەی سووتانی درەخت کە بریتییە لە کاربۆن بەکاردێتەوە وەک خۆراک بۆ داروسەوزە؟
بەڵێ دەڵێ کاک ئاسی دەڵێت ئەگەر دارێک موتوربە بکرێت بۆچی ساڵێک بەرهەمی هەیە ساڵێک نیەتی؟ بەڵێ. خاتووژاڵە دەڵێ سڵاو دەستان خۆش بێت، هۆکاری هەڵوەرینی گوڵی دارپرتەقاڵ و نارنج چییە؟ هەنار چەند ڕۆژ جارێک ئاو بدرێت باشە؟ بەڵێ. دکتۆر شێرت دەڵێت بۆ ژینگەی کوردستان کامە دارە باشترە، داری هاردوود یان سۆفتوود؟ بەڵێ. خاتووناسکە دەڵێ بەکارهێنانی خۆڵەمێش دروستە بۆ ژێر درەخت؟ بینیومان دێت جار لە باخچەکان بەکاریان هێناوە. دەڵێ. کاک عومەر دەڵێ مامۆستا پرسیارم لەسەر کالپتۆزە، تا چەند ڕاستە کێشەی ئاو دروست دەکات، واتە سۆپەر ئاو دروست دەکات لەژێر خۆی؟
بەڵێ. پرسیاری ترا تۆ دەڵێ داری فستاق ئەگەر بە دەنگ لێ بدرێ کە گەورە بوو بەردەگرێ؟ ئەلۆ چاوم ناو سمیناری بەشمەڵەیەکە نافەتەکە لێ دەکەم. زۆر نەبوو؟ سەرم لە بەندێەوە تەلەفۆن دەکەم باشە. مامۆستا دەڵێ هۆکاری هەلوەرینی هەنار چییە؟ ئایا چ دارێک گونجاوە بۆ ڕواندن وەڵی نازانم نووسینەکەی باش تێناگەم. ناوچەی کانی گۆران و چالاکە. بەڵێ بەڵێ. بەڵێ کۆتا پرسیار مامۆستا لە کاتی پاییز ئایا ئیزافەی سماد هیچ گرنگی هەیە؟ بەڵێ هەرچەندە مامۆستا وتم ئاخر پرسیارە بەڵام پرسیارێکم لەسەرەوە لەبیر کردبوو بەڕێزێک پرسیاری ئەوەی کردووە چۆنیەتی گواستنەوەی دارەکان. چ کاتێک بگوازرێتەوە و چۆن بگوازرێتەوە داری گەورە؟
مامۆستا بەڕێزێک دەیەوێ بەشدار بێ بەدەنگ ئێستا مایکەکە دەکەمەوە ماجیدە بەهزاد فەرموو. خاتوو ماجیدە ئەم کاتەی تۆش باش. خۆشحاڵین مامۆستا. دەستخۆش دکتۆرە زۆر سوپاس. مامۆستا گەیشتنە کۆتایی سمینارەکە ئەگەر کۆتا قسەت هەبێتن ئەگەینا کۆتایی بە سمینارەکە دێنین. زۆر سوپاس بۆ دەستخۆش بێ مامۆستا دلێر دووبارە سوپاس. بەڕێزان سوپاس بۆ ئێوەش کە تا ئێستا لەگەڵمان بوون و داوای لێبوردن دەکەین بۆی ئەو پچڕانەی کە لە دەسەڵاتی ئێمە نەبوو بەهۆی خەتەکەوە پچڕە. هیوادارین سوودێکتان بینی بێت تا سمینارێکی تر خواتان لەگەڵ بێت.